ئامادە بوونتان ئێمە ئەمڕۆ وەفدێکی بەریگەل لە هەولێر سەردانی دەستەی مافنەوەمان کرد. زۆر سوپاسیان دەکەین سەبارەت بە کەیسی گیراوانی لالەزار و ئەشکەنجەندانی کاک حەماڕەش بە وردی گیان نێمان گرت. داواکاریەکانمانیان خستە بەر ئەوەی خۆیان با بڵێن راپۆرتێک ئامادە دەکەن، بەرزی دەکەن بۆ شوێنە تایبەتیانە. لە ماوەی ڕابردوشدا هەر سەردانی مافنەوەمان کردی. ئێمە مافنەوە با بڵێن ئەو مؤسسەیە کە لە هەرێمی کوردستان هەیە بە پێویستی سلاحیەتی هەیە، هەنگاوەکانی دەست پێ دەکا و هەنگاویشی ناوە. هیوادارین بە وردی کار لەسەر ئەوانە بکەن. سوپاسشتان دەکەین ئەگەر پرسیارێکتان هەیە لە چارچێوەی یاسایی و ئەو شتانە با بڵێن کەیسەکەەوەکە وەڵامتان دێنەوە. لەوانە شەوی ڕابردوو لەلایەن کەسێکەوە بنەوەی سەرۆکێکی پارێزەری لاو شەخزەیی کە وەسکاوەکان لەسەر کۆمار کردووە و بابەتی کاک حەماڕەش ئایا بۆ تەندروستی ئێستا چۆنە؟ چاوەڕوان دەکەن کاردانەی دیکەتان هەبێ یا بۆ کۆنگرە و سەبارەت بەوە ئەوە دەتوانن پارێزەرەکان وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە، چونکە ڕاستی ئەوە ڕاستیوان کراوە. سەبارەت بە کەیسی ئەوە داوامان کردیە لیزنەیەک پێک بێ، ئەو جالە و لیزنەیە چ لە وەزارەتی تەندروستی بی چ لە سلێمانی بی بۆ ئەوەی پشت ڕاست و با بڵێن ئەو ئازاردانەی بکاتە تەقریرەک و لەوێش ئەوەکەشی بگوازرێتەوە بۆ پۆلیس سەبارەت بە پرسیاری سوپاس. مامۆستا ifadەی گیرەوانی لالەزار دوای ئەوەی لە دادگا قسەکانیان دەکرد دواتر تووشی ئەشکەنجەدانی زیاتر بوونەتەوە. ئێوە لەسەر لەم بارەیەوە یعنی هیچ هەنگاوێکتانەوە لە ڕێگەی ئەمە چاوەڕێی ئەو دەکەین کە ئەو لیژنەیە پێک بێ چ لیژنەی توبیەکە پشتڕاستی هەموو ئەوانە دەکاتەوە بە تەقاریر با بڵێن مافی مرۆڤش دەسەخەتە و داواکاری گشتی ئەوانە ئەو شوێنانە هەنجنی راپۆرتەکە بڵاوی دەکەنەوە با بڵێن ورد و درشتی ئەوانە دەکرێتە دیکۆمنت و ئاراستەی لایەنە پەیوەنددارەکانی هەرێم دەکرێت. لیژنەکە لەو ڕۆوە هەوڵ دەدەن دەستەی مافی مرۆڤ لیژنەک پێک دێنین با بڵێن لە خوشتی خۆشیان وە لە تاوتوێدانا ئێستا لە سەبارەت بەوە چونکە کەیسەکە پێویستە بە خێرایی ئیشی لەسەر بکرێت، هی ئەوە نیە تاخیر بکرێت چونکە ناوبانجی هەرێمی کوردستان زۆر لەوە ناشرینتر دەبی کە هەیە، چونکە ئەمە هەرێمی کوردستان نەهێزێکی ئەوها گەورەی با بڵێن هەرێمە چین ئەگەر لە مافی مرۆڤ ئەوها بۆ شێوە پێشەرکاری بکەین وڵاتان قۆنسوڵان لە مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان راپۆرتەکانی خراپتر دەبی و هەرێمەکەش زیاترەوە دەبی. بۆیە بە پەلە داوامان کرد بێنە جواب و راپۆرتێکی ورد و ئاراستی ئەو شوێنانەی کە بکەن کە تایبەتمەندن. مامۆستا سعید عەبدوڵڵام لە باسنیوزەوە دوو پرسیارمێ. پرسیار یەکەمیان ئەوەیە گلەیی لە بەرەیگەل دەکرێت وەکو هێزێکی سیاسی کە دوو کورسی لە پەرلەمانی کوردستاندا هەیە سەرباری ئەوەی کە هاوسەرۆکی سەرۆکی یا سەرۆکی لە کیانەکە گیراوە کۆمەڵێک ئەندامی کە گیراوە و دوایانەش ئەو کەیسانە ئاشکرا بوون. بۆچی ئێوە نەچوونە بەر بابەتی جوڵاندنی شەقام یا خۆت زەمانە پرسیاری یەکەم بوو. پرسیاری دووەم ئەوەیە لێرە و لەوێ قسەیەکەی لەسەر ئەوەی چەند کەسێک لە ناو دەستەی مافی مرۆڤدا هەن نایڵن ئەو کەیسانەی لە دژی سلێمانی بجوڵێندرێن. سەبارەت بە پرسیارێکم ئەمە ئەو کەناڵە دیبلۆماسیانە و لە پێش UNیش گرتبوونەوەمان کردیە، هەنگاوەکانمان کردیە زۆر بە باشیش. هەندێک هەنگاوەیە با بڵین ئیعلام لەوانەیە پێی نەزانی لە چ لە ڕێگەی پارێزە چ لە ڕێگەی قۆنسوڵەتەکان چ لە ڕێگەی سەرۆکایەتی هەرێم، یعنی ئەوانەمە هەموو مخاتەبە کردیە، یعنی ئەو هەنگاوانش با بڵێن لە پێش UNیش ئەوەمان کردیە. هەنگاوەکانی داهاتوشمان خێراتر دەبێت و ئەمەش وەک حزبێکی سیاسی یاسایی لە چارچێوە کارەکان دەکەین و ئەوەش یەک بەڵگەی لەسەرەوە سەردانی لە ڕۆژی چارەمی ڕووداوەکان هاتی نەمافی مرۆڤ هەنگاوەکان بەپێی ئەوەی حزبێکی سیاسین هەنگاوەکانمان کردیە و بە تەواوەتیش هەوڵماندایە و ئەمڕۆژ هەر لە بۆ ئەو مەبەستاتی. پرسیاری دووەم تایبەت بوونی کەسێک کەسانێک لەناو دەستەی مافی مرۆڤ کە نایڵ ئەو کەیسانی دژ بەم بابەتەن بجوڵێن. وەڵای وەتانی ئاراستەیوانی بکەن ئەمە لەگەڵ تەعاملمان لەگەڵیان باش بوونە لەگەڵمان هەنگاوەکانیان بەجێمانیان کردیە چەند جارێک سەردانمان کردیە بەس ئەوە دەتان ئاراستەیوان کەن ئەوان یعنی توان جواب بدەنەوە من ناتوانم لایەنیان تاوانبار بکەن لەگەڵەمە هاوکار بوونە. سوپاس. سەرۆکی مافی مرۆڤ چۆنی کارەکانی وان هەڵسەنجێنی سەبازەکەی سەکانی بچووی لالەزار دەستەی مافی مرۆڤ چەند جارێک سەردانی گیراوان و کاگلاهوریان کردووە. هەندێک لەوانەیە ئەو تەفاسیلەی بڵاوی نەکەنەوە هەندێک، بەڵام ئەمە لە کەیسی کاک حەماڕەش زیاتر جەختمان لەسەوە کردەوە پەلە هەنگاوی خێراتر ئەو کەناڵانەی کە گیان لێ ڕادەگیرێ با بڵێن ڕسمین خۆشیان گوتیان لەگەڵ هەندێک قۆنسوڵ و شوێنی تایبەتی قسەیان کردیەوە قسەی خۆیانە ینی بە هەنگاویان نایە. سوپاس. ئەمە چاودێری بارودۆخەکە دەکەین هەنجنی بڕیا لەسەوە دەین جارێمە و هەنگاوی یەکەم چاوەڕێی ئەوە دەکەن.
سپاسیان دەکەین جێمانیان لێ ڕاگەتی یعنی ئینسان بەئینسافەوە باسکە سێم جارە دێنە لایەن سەردانی کاگلاور با بڵێنەوە سپاس بەس دەمانێت لە پاش ئەو با بڵێن تعزیبە کەیسەکە بعدەشکەی وەرگتیە لێ دەرەخیرات داواشمان کردیە هەر لێک لەوە کردیانە خاڵ کاک هەمڕ بگۆسێتەوە پۆلیس یعنی لە ئاسایش نەمینێ بگەڕێت پۆلیس. ئێستا دۆخی تەندروستی لاو شەرجەنگی چۆنە؟ دۆخی تەندروستی وەڵام لەگەڵ ئایلیان قسە دەکەم باشە هیوای تەمەندرێژ لە ساغش بەرەخواستم هەر ئەوەندەیە دەرن باشە و سپاسی هەمووتان دەکەین ئامادە بوون سپاس دەستان خۆش بەڕێز سپاس.